هۆلیۆت سمایل جوانکاریە یاخود پێویستیە؟ بەڕای من پێویستیە. یعنی پێشەوەی جوانکاری بێ پێویستی بێت، چونکە تەندروستی ئینسان لە هەموو شتێک گرنگترە. یەکەم پشت تۆ ئەگەر تەندروستی دانەکانت باش نییە هەوڵ و سمایلەکەی، بەڵام تەندروستی دانەکانت باشە، دکتۆر پێتەڵێت دانەکانت جوانە، کێشەیان تێدا نیە، پێویست بە هەوڵ و سمایل نییە. بەڵام زۆر جار هەیە نەخۆشیش ینی زۆر ئینکارەکە بۆ منە لەوانێ برادێکی کردی بێتی هەوڵ و سمایل حەزی لە ئەویش هەوڵ و سمایل بکە، شتێکی لە دەما بێت ئەسپی بێت و جوان بێت و دەشتە قاڵبی چاولێکەری، ینی بۆ نمونە ئەمە جوان دەمێ جوان بێت. بالضبط. زۆر جار برادر بۆ برادریان کەسوکار بە کەسوکار ئەمەش دەور دەبینێت لەسەر. حتماً واتە بەڕای جەنابتان پێویستیە؟ بەس بۆ حاڵەتی پێویستی پێویستە. بۆ حاڵەتی پێویستیە. بەڵێ. بەڵام بۆ حاڵەتێک کە پێویستی نەبێ پێویستی نییە. یعنی بۆ جوانکاری پێویست نیە تۆ هەوڵ و سمایل